کەسێکی تر لە کوردستان تووشی تای خوێنبەربوون بوو. هەرچی لە جەژنی قوربان نزیکترە بینەوە، ئامارەکانی توشبوون بە تای خوێنبەربوون زیاتر دەبن. ئەمڕۆ لە ناحیەی بۆسکینی قەزای ڕانیە پیاوێک تووشی تای خوێنبەربوون بوو. بەمەش ئاماری توشبووان بە نەخۆشیەکە لە هەرێمی کوردستان گەیشتە 4 کەس. بەپێی ڕاگەندراوێکی وەزارەتی تەندروستی ئەو کەسەی توش بووە پیاوێکی 29 ساڵە و ئاژەڵدارە و بەرکەوتووی ئاژەڵی توش بووە. تەهام حەمەد وتەبێژی تەندروستی ڕاپەڕین بێمەی وێت کەسەکە باری تەندروستی جێگیرە ڕەوانەی نەخۆشخانەی شار لە سلێمانی کراوە. پێشتر لە هەرێمی کوردستان هەروە گوتمان 4 کەس تووشی نەخۆشیەکە بوون کە بەداخەوە دانێکیان گیانی لەدەستدا، ئەویش ژنێکی خەڵکی شیلاتزێ بوو. ئەم هەواڵە بۆ تۆقانی تۆی هاوڵاتی نییە، ناشمان هەوێت جەژنەکە لێوە ناخۆش بکەین. پێشتر وەزارەتی تەندروستی چەند ڕێنمایەکی بڵاو کردوتەوە، ڕێنماییەکان جێبەجێ بکەن، ئیشەڵا بە دوورە بن لە نەخۆشیەکە و هەر سەلامەت بن.